يعني ئەوانە گوناحیان نییە تۆ مامۆستای میلاک دێتە شوێنی تۆ دەرت کردووە حەقی مافی خۆیەتی ئەوانە بگەڕێنەوە. مامۆستا عەدنان سڵاو لێبێ وەکە زانین بەهۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و ژمارەیەکی زۆر لە مامۆستایان خاننشین بوون بۆ ئەم ساڵی خوێندن هیچ گرفتی میلاکتانە بێت و چۆن ئەو بۆشایە پڕەکەنەوە مامۆستایانی کە خاننشین بوون. بەخێر بێن بەسەر چاومان وەڵی بەنسبەت ڕێخستنی میلاکاتەوە ئێمە کۆبوونمان کردووە لە ئەنجومەنی وزارەتی پەروەردە جەنابی وەزیر سەرپەرشتی کردو لیجانی تایبەتی داناوە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان ئێستا حالیان لە کۆتایی ئیشەکانیان بۆ ڕێخستنی میلاکات لەبەرەوەی ئەو ژمارە زۆرەی خاننشین بۆ حدودی گەرمیان 592 کەسمان ئێمە خاننشین بووە. داوای مان کردووە جێی شاغیرەکان و بۆشایەکان بە تایبەت ئەوانش کە گرێبەستن و وازیان هێناوە بەس ژمارەیان کەمە. ئێستا ئێمە لە کەلار 3 کەس وازی ئاوردە لە کفری 2 کەس وازی هێناوە. ئێمە 340 کەسمان هەیە لە وزارەتە ئەبێ ئەو 340 کەسە هەمویان ڕەزامەندی لەسەریان بکەن دوای ئەمانە ناوی تر وەربگیرێ ینی ناکرێت ناوی تر وەرناگیرێت تاکو ئەمانە کۆتایی پێنایە. ئەگەر ئەنجومەن وەزیران موافقەتی کرد بۆمان لە شوێنی خانەنشینیەکان کە گرێبەست دابنین تەبانوانە بێژ نەماوە گرێبەست دابنین ئێمە ئەگەر هەر ژمارەیەکی دا ئەو 340 دائەنەرێ ئەو 340 دائەنەریە ئەگەر 500یاندا ئەو 340 کاتی خۆی وانە بێژ بوونە هەیە خۆی بە ئشتیاتی خۆی وازیەناوە چووە بۆ دەرەوەی وڵات کارێکی تری بووە وەزعی کورسان لەبار نەبوو بۆ بژێوی وازی هێناوە یان هەیشە ئەوانە زۆر زۆر مستحقن کە دەوامیان کردووە مامۆستای میلاکات هاتووەتە شوێنیان وەکو بڵێن مۆڵەتی دایکایەتی بووە کە مامۆستا ئەسلێکە هاتووەتەوە ئەمیان لاداوە. ئەوە گرنگترین شتە یعنی ئەوانە گوناحیان نییە تۆ مامۆستای میلاک دێتە شوێنی تۆ دەرت کردووە حەقی مافی خۆیەتی ئەوانە بگەڕێنەوە. بۆیە ئێمە ئەگەر لە ژمارەی 340ەکە زیاتر حکوومەتی کوردستان و عێراق موافقەتی بۆمان کرد ئێمە چەند ماوە لە 340ەکە بانگەشەی بۆ ئەوەکەین ئەوانە پڕ ئەەکەینەوە. واتە بە دڵنیاییەوە ئەم ساڵ ئەو 340 کەسە دا ئەمەزرێنەوە نەخێر تا ئێستا نییە بەڵام ئێمە داوامان کردو لە ڕێگەی وزارەتەوە بۆ ئەنجومەنی وزارەت جەنابی وەزیر خۆی لەسەر خەتە بۆ ئەوەی جارێ شەواغیرەکان پڕکەینەوە ئەو شاغیرانەی کە داومانە وەکو قوتابخانەی تازەمان کردوەتەوە. ئێمە ئێستا هەژدە پۆلیەکمان لە کفری کردەوە لەم هەفتەیە ئەفتتاحیان بۆی کرد خاوەنداریەکەی خۆی ئەوەی کە خێرخواز بوو و هەروە لە گوندی کوردەمیر هەیە ئەوە لەسەر بودجەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دروست کراوە و 6 پۆلیەکە ئەمە تۆ قوتابخانەی تازە دروستەکەی پێویستی بە مامۆستایە. ئێمە ئێستا حالیان معالەجەمان کردو ینی ئەو گوندانەی کە خوێندکاری نەماوە تەلەبەی نەماوە قوتابی نەماوە هەڵساینە مامۆستاکانمان بە شێوەیەکی کاتی بردووەتە ئەوێ دەوام بکەن بەڵام ئینشاءڵڵا بۆ ئەم قوتابخانانەی شەواغیرەکان جەنابی وەزیر وعدی داوە لە ڕێگەی ئەنجومەن وەزیرانەوە کارمان بۆ بکات.